خۆشەویستان سڵاوتان لێبێ هونەرمەندێکی با بڵێم گۆرانیەکانی جێی خۆشحاڵی و دڵخۆشی هەمومان بووە. ئێستا ئەم هونەرمەندە خۆشەویستە لەگەڵ منایە خات و دانیا یەکێکە لەو هونەرمەندە ناسراوانەی کە هەر بە کۆپلەیەکی کەمی گۆرانیەکەشی بێ بیرمان دێتەوە کێ و ئەو هونەرمەندە چ گۆرانیەکی پێشکەش کردوین. ئەمڕۆ لە هۆڵەندا پێم خۆش بوو چاوپێکەوتنێکی لەگەڵاکەم. خاتون سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش بەخێر هاتن سەر چاوانم. ئەپرسم بۆ ونیت دوورکەوتنەوەم لە وڵات ڕاستیەوە یەکێکە لە ئەو هۆکارانەی کە دوورم بەڕاستی کارەکانیشم کەمە. چی تازەت هەیە؟ ئەتەوێ بیتەوە، ئەتەوێ گوێگرانی خۆت ئاشکەیتەوە؟ وەڵڵاهی زۆر چەند پرۆژەیەکم هەیە لە ڕاستیە، بەڵام لە ئێستایا شتێکی وام حازر نییە بەڵام ئێستا ناوی لێبێنم. بەڵام خۆشحاڵم ئەگەر بتوانم کاری جوان بکەم لەو کارانە جوانتر بێکە کردومە، چونکە هەمیشە من پێم خۆشە کارێک نەکەم کە دووبارە بێت یان کرا بێت، پێم خۆشە بە شتێکی تازە و بگەڕێمەوە. قەت وا بووە ڕۆژێ گوێگرانی خۆت گلەیی و لێ بکەم بڵێ بۆ ونیت کەی دەیتەوە؟ بەڵێ وایە هەموو جارەڵێن بۆ وینی، بەڵام کارەکانیشم لەبەرەوەی هەمووی خۆم هەستاوم پێی و کۆمەڵێک بەڕاستی ئاستەنگ هەیە کە لە دەرەوەی وڵات بی. ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کە نەمتوانی و لەوانەیە ئەوەی کە بیبەخشم بەخشی بێتم بە دڵی خۆم بەزەوەی کە پێم کراوە ئەوە بۆ کردومە. کەواتە تاراوگە چی لێ سندیتەوە؟ خۆشەوی طبعاً تاراوگە لە وڵات دوور دەخاتەوە، خۆشەویستی ئەو کەسانەی کە ئاشنای پێیان یان گوێگرتن یان ئەوانە دووریت لە خۆشەویستان و لە گوێگرانت. ناکەی کاڵی کردیتەوە لە هونەرەکەتەوە خۆت وتە؟ بەدڵنیایی من ئەگەر لە کورسان بژیمایە حتمما کاری زیاترم ئەبوو حتمما ینی جاری وا هەیە تۆ لە هونەرمەندانیش دوورەکەویتەوە، جگە لەوەی لە کارە هونەرەکانیش دوورەکەویتەوە بۆ گوێگرانت لە هونەرمەندانیش کۆنتاکتەکان قورسەوێ لە دەورەوە. دەست خۆش بێت چیت هەیە لە کۆتاییە بیگەێنی بە هەوادارەکانی خۆت؟ من دڵخۆشم بەوانەی کە تاسە گویان لێگرتوم، سوپاسی هەموویانەکەم، بە هیوان بتوانم کاری جوانتر بکەم، کاری بکەم شایەنی گوێگرتنی گوێگرەکانم بێ، خزمەتێکیش بێ بۆ ئەو هونەرە جوانەی کوردی کە تا ئێستا پەری پێدراوە و هونەرمەندان کاریان لەسەر کردو، بە هیوان بتوانم کاری جوان پێشکەشکەم. بارە سپاس بۆ دیدارت، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ماندووبوونتان، بەخێر هاتن سەر چاو. شێوام گریانە کارم شێوا